30 Reasons Why زنجیرەیەکی نێتفلیکسە وەرزی یەکەمی لە 13 ئەڵقە پێکهاتووە. زنجیرەکە بە دراما، تاوان و خۆشەویستی بۆ سەروی 18 ساڵان پێوانە کراوە. 13 Reasons Why واتە بۆچی 13 هۆکار. چیرۆکەکەی باسی کارکتەرێک دەکات بە ناوی هانا بیکەر. هەرزەکارێک کۆتایی بە ژیانی خۆی دەهێنێ، بەڵام پێشەوە ئەم کارە بکە 13 کاسێتی تەسجیلی تۆمار دەکا لە هەر کاسێتێک هۆکارێک باز دەکە کە بۆچی خۆی دەکوژێ. واتە لە 13 کاسێت باسی 13 هۆکاری جیاواز دەکا کە بۆچی خۆی دەکوژێ. لە هەر کاسێتە و باسی هاوڕێیەکی دەکا کە هەر هاوڕێیەکی هۆکارێک بووە تاوەکو خۆی بکوژێ. هانا هەرزەکارێکە، دێتە شارۆچکەیەکی نوێ، قوتابخانەیەکی ئامادەیی نوێ کەس ناناسێ، لەگەڵ ناسینی هەر هاوڕێیەکی تووشی چەندین ڕووداوی ناخۆش دەبێت. هەر هاوڕێیەکی زیانێکی معنەوی پێدەگەێنێ، ئەمە ژوای لێ دەکا هۆکاری هەبێت تاوەکو خۆی بکوژێ. ڕووداوەکانی زنجیرەکە لە ڕێگەی کارکتەرێک دەجێڕدرێتەوە بە ناوی کڵەی جانسن. ئەمە یەکێکە لە هاوڕێیەکانی هانا. لە سەرەتای زنجیرەکە گوێ دەداتە کاسێتەکان، لەگەڵ گوێگرتنی هەر کاسێتێک گوێ لە هۆکارێکی هانا دەبێت کە بۆچی خۆی کوشتووە. کڵەی دەچێتە شوێنەکان، ڕووداوەکان لە پێشچاوی خۆی دروست دەکات. بینەران وەکو کڵەی لە ڕووداوەکان تێناگەن. بینەر و کڵەی بێکەوە بۆ یەکەم جار ئەزمموی هەر 13 هۆکار دەبن کە لە 13 ئەڵقا هانا لە ڕێگەی دەنگەوە ڕوونی دەکاتەوە. ئەم زنجیرەیە کارێکی چاک دەکات لە دروستکردنی گرژی، کێشە، ناخۆشی و هەراسانکردن، بە تایبەتیشیان هەراسانکردن. هانا ئەو کەسەی کە خۆی کوشتووە کچێکی هەرزەکار بووە لە قوتابخانەیەکی ناوەندی بەهۆی هەراسانکردنی لەلایەن هاوڕێیەکانیەوە، بەهۆی هەبوونی ئەو کێشە هەرزەکاریانەی کە دایک و باوک تێی ناگەن، بەهۆی ئەو ناخۆشیانەی کە تەنیا لە ناخەوە هەست پێ دەکرێن هەوڵی خۆکوشتن دەدا. کارکتەرەکانی دیکە واتە هاوڕێیەکانی دیکەیان هەمویان کاتێکی چاچیان پێدراوە تاوەکو بینەر لەگەڵیان کاردانەوە بکە، بەڵام هیچیان بەقەد کڵەی جانسن ڕۆڵێکی نایاب لە زنجیرەکە نابینێ. کڵەی ئەو هەرزەکارەیە نازانێ قسەی خۆشەویستی و کاتێکی خۆش لەگەڵ کچان بەڕێ بکە. کڵەی ڕۆڵی زۆرینەی ئەو کوڕ و کچانە دەجێڕێ کە لە قوتابخانەی ناوەندی و کۆلێژەکان کێشەی ڕوبەڕووبوونەوەی ڕەگەزی بەرامبەریان هەیە، ئەو کەسەی بەدڵیانە ناتوانن قسەی لەگەڵ بکە. پەیامی ئەم زنجیرەیە بۆ کەسانی سەر و 18 ساڵانە کە ئاگاداری کەسانی خوار 18 ساڵان بن، چونکە ئەو گەنج و هەرزەکارانەی لە کۆلێژ و قوتابخانە ناوەندیەکان تووشی کێشەیەک دەبن لە پێشچاوی گەورەکان. ئەم کێشانە بە بچووکی سیر دەکرێن، بەڵام لەوانەیە لە کۆتایی بگاتەوەی کەسێک کۆتایی بە ژیانی خۆی بهێنێ.